جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامی نەچینە لای تەورێکی تری پرۆگرامەکەمان کە تەورێکی تەندروستیە باس لە بەشە مردوەکانی جەستەی مرۆڤەکەین بە تایبەتی کاڵێن بەشە مردووەکان باس لە بەشی یەکەمی مرۆڤ چینی دەرەوەکەین کە پێستە ئەم پێستەی ئێمە کە هەموو ئەندامەکانی جەستەمانی داپۆشیوە بەشێکی زۆری لەم چینەی سەرەوەی بەشی مردووە بەڵام ئایا بزانی کار و فەرمانی چییە و چۆن لە ناو جستەی ئێمەیە کار ئەکات و پارێزگاری لە بەشەکانی ترەکە و ئایا ئەمە لە کەسێک و بۆ کەسێکی تر گۆڕانکاری هەیە بە پێی ئەوەی کە لە کەسێکا زیاتر هەبێ یاخود لە کەسێکا کەمتر هەبێت و ئەو کەسانەشی کە ئەم بەشە مردویان هەیە چۆن هەستی پێ بکەین ئێستا من خۆم وتم لەوانەیە زۆر جار بەشێک لە پێستمان ڕقە بێت و تونگە بێت ئەمە پێڵێن مردووە و ئیتر لەوانەیە زۆر جار ئازاریشی نەمێنێت بەڵام ئەگەر پێست نییە چ بەشێکی تریشەکە پێڵێن بەشە مردوەکان لە جەستەی ئێمەیە گفتوگۆکەی لەسەرم بابەتە بە میوانداری دکتۆرە کەژان عەلی پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاری کە بەڕێزیان ئێستا لای ئێمە میوانە دکتۆرە زۆر بەخێر بێ باسی بەشە مردوەکانی جەستەیەکەی من وتم پێست بەدەر لە پێست شوێنی کەش هەیە کە بەشە مردوو چی قژمو مردووە باشە بەدەر لەو ڕەگەکان کە زیندووە و ڕێگەکان ئەو کارگەیە کە مووەکە دروستەکە بەڵام هەر موویەک لەسەر و پێستەوە بکایەتە دەرەوە لە پێستەکە ئیتر بەشێکی مردووە ژیانی تیانە بەڵام بێگومان و باس کرد وەزیفەی خۆی هەیە هەروەها نینۆکیش بەشێکی مردووە بەڵام ئەرکێکی گرنگی هەیە بۆ تەندروستی و پاراستنی مرۆڤ بە پێست دەست پێ بکەین پێست خۆی کۆمەڵە جۆر خانەی تایە بەڵام 185 خانەیەکە کە پێڵەن کیراتینۆسایت ئەو خانەیە کە زۆربەی زۆری پێستەکەمان دروستەکە ئەو خانەیە لە چینێکی ژێرەوەی پێستە چینی یەکەم چینی پێستەوە دروستە بێ لەویا لە دایکە بێ وردەیەتە سەرەوە تا ئەگاتە چینی سەری سەرەوە لەویانە ژیانی تەواوە بێ ئەم ماوەی ژیانی 28 ڕۆژە واتە 4 هەفتەیە دوای 4 هەفتەکە ئەبێ بە چینێکی مردوو کە بەشی سەری سەرەوەیە و چینەکانی ژێر خۆی ئەپارێزێ و هەروەها بەشەکانی تری جەستەی مرۆڤیش ئەپارێزێ ئەرکەکانیشی چین یەکەم پاراستنمان لە ژینگە لەو میکرۆب و تەپ و تۆز و دووکەڵ و هەموو شتێکی زیان بەخشی ژینگە تەنانەت تیشکیش بێگومان ئێمە تیشکی خۆر تیشکی سەروە نەوشەیتە ئەویش تیشکێکە کە پێویستە جەستەمانی لێ پارێزین لە بەرەوەی هەندێ لەوانەیە زیانی هەبێ ئەگەر بەرکەوتەمان زیاد بێ لە ڕادەی ئاسایی پاراستنی ئاوی ناوخانەکان ئێمە ئەگەر ئەم خانە مردووەن ئەم چینە مردووە نەبێت کە ئاوەکە ئەهێڵێتەوە لە ناوخانەکانە ئەو خانانە دووچاری وشکبوونەوە ئەبن ئەگەر ئاو زۆر بڕوا لە جەستەی مرۆڤ لەوانەیە کانزاکان و مادەکانی تری ناو پێست خەست بێتەوە و ئەوەش ببێتە هۆکارێک بۆ نەخۆشیەکانی تر کە لەوانەیە هەموو جەستە هەموو ئۆرگانەکانی لەش زەرمەند بێ کاتە پارێزگاری لە میکرۆبەکان و ڕاگررتنی ئاوی جەستە ئەمانە هەمووی لە ڕێگای ئەم پێستە هەروەها لەسەر ماوگەرماش زۆر ڕاستە باشە ئەی دکتۆر کەژان بابەتێک ترێ ئەویش پاکردنەوەی پێستە باس لەوە کردوتت ئەم پێستە مردووانە گرنگن ئەی زۆر پاکردنەوەی ئەم پێستە هیچ زیانێکی هەیە بێگومان زیادەڕەوی لە پاکردنەوەی پێستا ئەو چینە مردووەمان بۆ لە ئەبایا تەنکیە کاتەوە کەواتە ناتوانێت وەکو پێویست ئەرکەکانی خۆی بەجێبێنێ تاشە زۆر پاکردنەوەی پێست خراپاگەروا بەڵێ ئەبێ هەموو شتێک لە ڕادەی ئاسایی خۆیان بێ نەکەمتر لە ئاسایی و نە زۆرتر کەمتریش لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە زیاتر میکرۆب و شتکۆ بێتەوە لەسەر پێستەکە ئەو خانە مردووانە توانایوان نەبێ بەرگری بکەن ئەگەر ئەو کەسە باک خاوێنی خۆی ڕانەگرێ بە پێچەوانەشەوە هەیە ڕۆژی 20 جار 30 جار دەموچاو دەستی ئەشوا ئەوەش ئەو خانانەمان بۆ لە باکە ئەمان پارێزیە و پێستەکە دووچاری کۆمەڵی زیانە بێت باشە ئەم خانە مردووانە یاخود ئەم بەشە مردووە لە چ تەمەنێکەوە دروستە بێت هێماڵین زۆر جار مناڵەکانمان لە گەشەن بەڵام ئایا تەمەنێک هەیە کە ئیتر تووشی ئەمە بین لە یەکەم ڕۆژی لە دایکبوونی کۆرپەلەوە ئەو خانانە هەڵەسن بە ئەرکی خۆیان و خولی ژیانیان دەست پێ ئەکا و بگرە لە لەوانەیە لە پێش لە دایک بوونیشەوە ئێمە زۆر مناڵ هەیە کەیەتە دەرەوە لەسکی دایکی هەستەکەین پێست فڕیا لە بەرەوەی لەوانەیە ژمارەیەکی زۆر لەو خانە مردووانە دروست بوو بێ کە پێویستە لاچێ بۆی پێستەکە وەکو
وەکو پێویست ئەرکی خۆی ببینێت. زۆر باشە گرنگی ئەو مۆسترایزرانی کە بەکارهێنرێت بۆ پێست ئەمانە تا چەندە گرنگن ئیتر ئەو کلێماتانی زۆر گرنگە ئەمە بایخدانە بە پێست ئەمە گرنگیدانە بە پێست و زۆر یارمەتی پێستە کە ئەیا بۆی ئەرکەکانی خۆی بە جوانی ببینێ و شێدارکەرەوەش کە هەمانە ئەمڕۆ بەشپەی جۆری پێستەکە ئێمە زاین پێست هەیە چەورە پێست هەیە وشکە پێست هەیە هەستیارە هەیە نۆرماڵە بەپی جۆری پێستەکە بێ شێدارکەرەوە بەکاربێنین ئەبێ دژە خۆر بەکاربێنین تەنانەت پاکەرەوەکانیش کە بەکارین بەپی جۆری پێستەکەمان زۆر کات باسی جۆری پێستەکەم بەڵام زۆر کەسەیە ئەڵە من سەر لە پێستی خۆم دەرناکەم نازان پێستم چەورە وشکە نۆرماڵە بۆمە هەر بەشێکی و بە جۆرێکە چۆن دیاری ئەکرێت کە ئەو پێستە چ جۆرە پێستێکە دکتۆرە؟ ئەگەر کەسەکە خۆی نەتوانێت دەستنیشانی کاجۆری پێستەکەی کە ئەبینێت مەسەلەن زۆر چەورە بێ بۆ نمونە زوو پێویستەکە بیشوە ئەبریقێتەوە لە چەوریا ڕژێنە چەورەکانی یا هەیە تیزۆنی هەیە بۆ نمونە بەس ناوچەوان و لوت و چەناگەی چەورە ڕوومەتەکانی وشکە ئەمە کۆمبینەیشنی پێڵەن واتە تێکەڵە پێستەکەی هەموو جۆرە پێستێک خۆشبەختانە ئەمڕۆ زانستی پزیشکی و دەرمانسازی کۆمەڵێ پرۆدەکت و مەواد و کرێمات وشتی بۆ دروست کردووە کە بەپێی جۆری پێستەکە بتوانێ خزمەتی پێستی خۆی بکە بە مەرجێک لەژێر چاودێری کەسی پسپۆر و شارەزابێ. ئەمەوەکو پێست بابینە سەر نینۆک ئەمینۆکەی ئێمە هەمان بۆی لای ئێمەی هاوڵاتی ڕوون بێکامە بەشێکی مردووە هەرکو فەرمانەکەی چییە بۆ چۆن خۆی نوێ بوونەوە بۆ خۆی دروستەکە. بەڵێ کارگەی نینۆک دروستکردن لە ژێرەوەی لە بن نینۆکەکایە لە بەشی خوارەوەی نینۆکەکە ئەم کارگەیە ئەم نینۆکە کە دروستیەکە وەکو شتێکی ڕق کە پارێزگاری لەسەری پەنجەکان و دەست و قاچ ئەکا لەبەرەوەی ئەم دەست و قاچ زۆر بەرکەوتیان زیاترە لە بەشەکانی تری جەستە زۆر بەرشتەکەون زۆر بەکارهێنین پێویستی بەهێزێکی تایبەتی هەیە بۆی بتوانێ خۆی ڕاگرێ لە بەردەم ئەو هەموو زەبرەی کە بەریەکەوێ جا بەهۆی ئەرکەکانی ئیشیەوە بێ یا ئەرکەکانی ناوماڵی یا خزمەتکردنی مناڵی یا خواردن دروستکردن یا کارەکەی ئەمە هەموو ئیشەکانمان بەدەست نەکرێ هەرچیە بێ کارەکانمان زیاتر نووسین بێ لەبەرەوە پێویستی بە هێزێکی تایبەتی هەیە بۆی ئەم نیۆکانە خی گەورە بەڕەقی دروستی کردووە کە بتوانێ هێزێکی تەواوی باتێ کە پارێزگاری لە پەنجەکان بکە لەبەرەوەی ئەم پەنجانە کۆمەڵێ شتە ماسوولکەیە دەمارە کە هەست ئەگەیەنێ و هەروەها خوێنبەرەکانە کە خوێنی بۆ ئەهێنێ بە زیندوێتی ئەیهێڵێتەوە. زۆر باشە وڵا لەسەر نینۆکیش دواتر هەندێک پرسیاری تر هەیە کە بیکەین بەڵام من لەسەر پێست پرسیارێک مابوو دکتۆر کە ئەمانە تەبەقەی مردوون چۆن نەخۆشیەکانی پێست ئەو نەخۆشیانی کە تایبەتن بە پێست چۆن لەسەر ئەم تەبەقە مردوانە دەرەکەون و کاریگەریان هەیە لەسەری. بەڵێ هەندێک نەخۆشی هەیە بەهۆی میکرۆب و کەڕ و ڤایرۆسەوەیە کاریگەری لەسەر پێستەکات ئەم پێستە لەوانەیە ئەگەر ڤایرۆس بێجاری وایە وەکو بڵقی ئاو دروستە بێ ئەو بڵقە ئاوە ئەتەقێت ئەبێ بە بریناری لەو شوێنە پاراستنی کەمە بێتەوە پێستەکە هەندێک نەخۆشی هەیە بۆ ماوەیە بۆ نمونە جینێکی ناتەواوی هەیە ئەو کەسە واکات ئەو خانە مردووانە زۆر زیاتر کۆبنەوە لەسەر پێستەکە وەکو نەخۆشی دەردەماسی کە پێستەکانیان ئەستور و وەکو پولەکەی ماسی دەرەکەوێت ئەمە بۆ ماوەیە. کەواتە ئێمە هەندێک نەخۆشی کەمان هەیە فرەهستیاریە بە مادەیەک بە خواردنێک بە شتێک لە ژینگە بە هەتاو ئەمانەش واکات خەلەلێک دروست بێت ناڕێکێک دروست بێت نەتوانێت پێستەکە وەکو پێویست ئەرک و جوانی خۆشی بپارێزێت تەنانەت شێوەکەشی ئەشێوێت ئەو پێستە کاتە گرنگە باڵانسێک ڕابگری لە نێوان ئەم خانە زیند و خانە مردوانی کە هەیە و هەر خەلەلێک هەر نەخۆشیەکە بێ بە زووترین کات چارەسەرکرێت. باشە ئەو بەشانەی کە زۆر بەدیارەوەیە مادەم باسی لانەیەکی دۆزە بێت بە تایبەتی ڕووکەشمان دەستەکانمان زۆر جار ئەمانە زیاتر ڕوبەڕووی کۆمەڵێک لەو هەستیاریانە نابنەوەکو بەشەکانی بێگومان ئەوکو باسم کرد تیشکی خۆر کە تیشکی سەروە نەوشەیتیا تیشکی سەروە نەوشەیی ڕاستە پێویستە بۆ تەندروستیمان بەڵام بەڕادەیەکی ئاسایی بەرکەوتەی زیاتر لەوانەیە ببێ بە هۆکارێک بۆ شێرپەنجە بۆیە تیشکی سەروە نەوشەیی لەو تیشکانەیە کە هۆکارێکە بۆ کانسەر بۆ ئەوانی کە بە درێژایی تەمەنیان هەتاویان زۆر بەرەکەوێت ئەگەری توشبوونیان بە شێرپەنجە زیاترە لەبەرەوەی ئیشی هەتاو لەسەر پێست کۆ ئەبێتەوە بە درێژایی تەمەن وردە کاریگەری لە خانەکانە کالەوانەیە بگۆڕێ بۆ خانەی خراپ هەروەها پیربوونی پێست
بەهۆی هەتاوە پێش وەختە هەندێک کەس هەیە سەیرەکەی تەمەنی لە سیەکانە وەکو 50 ساڵێک دەرەکەی بووە لەبەر هەتاوی زۆر بەرکەوتووە یاوانی زۆر هەستیارن بە هەتاو 5 دقە لەبەر هەتاوە وەستێ دەموچوی سوورە بێتەوە ئەوەی تەنیشتی هەستیار نییە سەعاتێکیش لەبەر هەمان هەتاوەوەستێت سوور نابێتەوە ماناوە هەستیاریشمان فەرقی هەیە لە کەسێکەوە بۆ کەسێک ڕەنگی پێستی سپی زیاتر بە تیشکی سەروە نەوشەی زەبری پێگالوانێ پێستی ئەسمەر تەنها پەڵە دروستکە لەبەری خانە ڕەنەکانی زۆرە پێستی سپی خانەڕەنی زۆر نییە لەبەرەوە زوو چرچە بێ و ئەگەری توشبوونی بە شێرپەنجەش زیاتر باشە دکتۆرەکە ئەم پێستانە مردووە ئەی چۆن ئەو کرێماتانی کە هەیە ئەتوانێت کار لەسەر ئەم پێستە مردووە بکات ڕاستە ئەمە خۆی دیبیتێکی زۆری لەسرە تەنانەت پزیشکانی پێستیش ئەو دیبیتە هەیە لە نێوانمانە ئێمە باوەڕمان زۆر بەوە نییە کە لە ڕێگەی پێستەوە ئێمە بتوانین چارەسەر بکەین ئەبێشتەکان بە حەبوو بە دەرزی و ئەوانە زیاتر کاریگەرە هەندێک پزیشک بەڵام هەموو ئەو پرۆدەکتانە ئەو دەرمانانەی کە بۆ پێست دروستەکرێ وەکو کرێم و مەڵحەم و لۆشن و ئەمانە خۆی بۆ خۆی مەوادێکی تایە کە ئەتوانێت بچێتە ناو ئەو خانە مردووانە و توانای ئەوەی هەیە وەکو پێڵەن کیراتۆلیتیک ئەو کیراتینەمان بۆ لابات ئەگەر بە چاویش نەبینرێ بەڵام ئەو خۆی کاریگەری هەیە بۆی دەرمانەکانی تر بڕواتە ناو ئیش لەسەر خانە زیندوەکان بکەن باشە دکتۆرە زۆر کەسێ بە بۆنەی ئیشەکەیەوە بە تایبەتیمە زۆرینەی وڵا خانمانی شەگرێتەوە ینی بۆ منە پیاوان لە کارکردنە هەر سێری دەسوپلیانکە بەشێکی زۆری سەر پەنجەکانیان بینی پەنجەکانیان هەمووی بووە بەشی ڕقڕق ینی پێستەکە تەواو مردووە بۆ خانمانیش بەو بەشەی کە ڕۆژانە بەردەوام لەگەڵ ئەم مادەکیمیانەیە بەردەوام مامەڵاکەرەوەی ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەو بەشە هەمووی ئەمانە وەکوڵێ فریکشن لێخشانن هەتاوانی کلفکەی زبر بەکارهێنن لە خۆشتنە ئەو فریکشنە ئەو لێخشانە زۆرە واکات پێستەکە بووی بەرگری لە خۆی بکە ئەستورە بێت ئەمە ڕسپۆنسێکی طبیعیە ئەستیجابێکی طبیعیە لە پێستا خۆی ئەستورەکە مێخەکەی یەکێکە لەو شتانەوانی زۆر بە پێوەستن زۆر پێڵاو لە پێکەن لە شوێنی یعنی ڕقیەک ئەو پێسە لە بینی ئێسقانەکە و لە بینی ئەو ئەرزە و ئەو پێڵاوە ڕقەیە تووشی تونوتیژیە بێت بۆیە مەجبورە خۆی ئەستورکان مێخەکە دروستە بێت هەیە لە دەستایە بەڵێ ئەوانەی زۆر ئیشی دەستەکەن ئەوانەی نووسین زۆرەکەن ئەوانەی ئیشی دەستی ئەکەن کە لێخشانن و زەبر بەر پێسیانەکەی ئەو شوێنانەی کە زەبری بەرەکەی بە تایبەتی سەر ئێسقانەکان چونکە پێستەکە ئەکەوێتە بینی دوو تونوتیژیەوە مەجبورە ئەو پێستە خۆی ئەستورەکات بۆی دیفاع لە خۆی بکە باشە دکتۆرە بەکارهێنانی ئاوی گەرم و سارد بە تایبەت لە کاتی خۆشتنا گەر باسی لێوە بکەین ئەمانە چ کاریگەرییان هەیە لەسەر ئەو پێستە مردوانی کە باسمان لێوە کرد ئاوی گەرم باش نییە لە ڕووی پزیشکیە و لە ڕووی تەندروستیەوە لە بەرەوەی ئەویش هەرتونوتیژیەکە ئەویش زیاد لە حەد ئەو خانە مردوانە لە ئەبات هەروەکو ئەو کیراتین و چەوری پێستە زۆر لە ئەبات لەوانەیە وەکو پێڵەن سکین بارێر ئەو توانای پێستە کەم کاتەوە ئاوی سارد دەگەر کەسەکە خۆی حەزی پێ بکات زەرەرێکی ئەو توی نییە بەڵام باشتر وایە ئاوەکەش لە تێن بێ نە زۆر گەرم و نە زۆر سارد زۆر کاتەیە خانمان زۆر حەز بەواکەن لە سۆشیال میدیای شتێک بڵاو بێتەوە یەکسەر دووباری کەنەوە بۆ منە بەکارهێنانی سەهۆڵا و سەهۆڵ و ئەم بابەتانە بۆ پێستی دەموچاو ئەڵەن سوودی هەیە لە ڕووی زانستی پزیشکیەوەمان چۆن سەهۆڵەکە زیاتر بووە کەمبوونەوەی سووربوونەوە و حساسیت و ئەو شتانەیە یا مەسەن سووتان بە هەتاو ساردیکەیتەوە پێستەکە بۆی ئەو گەرمیە کاریکەری نەبێ لەسەری بەڵام هەندێک توێژینەوەش هەیە ئەڵێ سەهۆڵ لەوانەیە ببێتە هۆکار بۆ پاڵە دروستکردن بۆ لەبەرەوەی هەموو سووربوونەوەیکی پێست ئەگەری هەیە دواتر ببێ بە پاڵە ئەگەر خانەڕەنەکانی ئەو کەسە چالاک بێت بۆ ئێمە دائیمەن لە ڕاوڕاستا بین نەچینە ئەکستریمەکان و نەچینە ئەمپەڕ و ئەوپەڕ نە زۆر سارد نە زۆر گەرم بۆ ئەوەی پێستمان یعنی بتوانێت ئەرکەکانی خۆی بە جوانی ببینێ باشە ئێستا شتێکیان بۆ ئێمە ئاسان کردو ئەڵێ تر پێویست ناکە پارێکی زۆر سەرف بکەی سابوونێکی ڕقیب کڕە خۆشتی پێ بشۆ سەرتی پێ بشۆ بێ کێشەیە مادەیەکی میایەتیانە ئەو بەشە گرنگانەی کە ڕۆژانە ئێمە بڵێم بە سەتڵ هەمانە لە ماڵەوە لە شامپۆ لە سابوون لە پاکەرەوە هەمووی مادەی کیمیاییە ئەمانە تا چەند کاریگەریان هەیە ڕاستە ئێمە ئەو دەرمانانە ئەو شتانەی کە باسیەکەی کە بەکاری هێنین هەروە بە ئاسانی نەهاتۆتە دەرمانخانەکانەوە ئەوە ئەنجامی
کۆمەڵێ توێژینەوەیە بەدەیەها ساڵ کراوە. ئێمە سابوونی ڕقی ڕاستە زیانی نییە، بەڵام ئایا سوودی هەیە؟ بەڵام ئێمە شامپۆمان هەیە، قژوەرینەوە ستێنێ دەرمانی تایە. خۆت ئەتوانی چارەسەری قژی خۆت قژوەرین بکەی بەو شامپۆیە. قژ هەیە کرێشی هەیە، ئایا سابوونی ڕقی کرێش چارەسەرەکە؟ بێگومان نە، بەڵام زەرەری نییە. ئەوەیە مادەی کیمیاوی تیانەیە کە زەرمەندە. هەموو کاتێک ئێمە ئەبێ ئاگاداریەوە بین قژمان، پێستمان، مەوادێکی بۆ هەڵبژێرین، هەم لەژێر ڕێنمایی کەسی شارەزا بێ و هەم کوالەتێکی باش بێ، دڵنیا بین لێ. هەمووەکو بەشە گرنگەکەی کە باشە، بەڵام هەندێک کەس هەیە چەندین جۆری شامپۆی هەیە، چەندین جۆری هەیە کە بە چەندین هەر جارە نوعێک بەکارێنێ. ئەمە مەبەستی سەرەکی منە، کاڵم سابوونی ڕقێڵم زیانی نیە، ژنێت لەوانە نیە سوودیشی هەبێ. باشە ئەمە چەندە تاکە کاریگەری هەیە لەسەر قژی. ئێستا چینە سەر قژیشکەش بەشێکی کەی مردووە، لەسەر قژمان، لەسەر پێستمان، لەسەر ڕوخسارمان، لەسەر هەموو بەشەکانی جەستە. وەکو باسی کردی خەڵک لە سۆشیال میدیا هەر زانیاریەکە بیستێ نازانێ ئەم زانیاریە چەند بنەمایەکی زانستی و پزیشکی هەیە. یەکسەر تاقیەکاتەوە نەکەر بۆ شامپۆ ئەچێ ماسکی تەبیعیەکە. ئێ باشە ئەو ڕووەکانی کە بەکارێنی لەوانەیە بۆ پێستی تۆ نەگونجێ، لەوانەیە کەسێکی کە سوودی لێ بینی بێ، بەڵام تۆ سوودی لێ نابینی. یا مەسەلەی ڕیکلام و شتی بازرگانیش ئەمەش زۆر خەڵک فریوەیە، پارێشیان پێ خەسارەکە و تأثیراتی خراپیشی لە سۆشیال میدیا ڕێکلامەکرێ بۆ کرێمێگەڵە لە ماوەی 7 ڕۆژە بە گەرنتی هەرچی کێشەکانی پێستەیە چارەسەرێکە، چرچی و لۆچی ئیتر ئەموو ئەو کێشانەی کە هەیە. جا پرسیارەکەی من ئەوەیە هەندێک کات فیدباکیش لای هاوڵاتیان ئەڵێ زۆر باشە سوودم لێ بینیەوە، بەڵام ئایا لە دوای واسێنانی ئەم جۆرە کرێمانە ئەم پێستەر وا بەجوانێنێتەوە؟ درێژخانەکەی کە پاش چەند ساڵێکی کە دەرەکەوێ وایە ئێمە بەڕاستی هەر کەسێ بێ پارە بات ئەتوانێ ڕیکلام بکە. ینی بەداچوون و هیچ ڕقابەیەکی لەسەر نییە بەڕاستی. ئێوەکو پزیشکانی پێز لەسەر ئەم جۆرە کرێمات و ڕێکلاماتانی کە لە ناو سۆشیال میدیایە منەڵم خەڵک بە فریوە بن، ئێوە چێڵن؟ وەڵڵای ئێمە زۆر هەوڵەیین کە خەڵک گوشیارکەینەوە. ئێمە زۆر قسە لەگەڵ خەڵکەین، دەم دایماڵە مەڵم دکتۆری پێز لەوانەیە زۆر پێویستی بەوە نەبێت نەخۆش برێرێ بۆ فەحس و چاوەڕێکا و کات بەرێتە سەر، بەڵام کاتی زۆر پێویستە بۆی قسە لەگەڵ نەخۆش بکە، بۆی تێگەیەنێ پێستی تۆ وایە، پێویستی بەمەیە، پێویستی بەوە نییە. بۆکو شتێک پێڵێن لایف ستایل مۆدیفیکیشن، ستایلی ژیانی ڕۆژانەی چالاکیەکانی ئەبێ ئێمە بچین هەموو ئەو وردەکاریانەی ئەو کەسەوە خۆی بە تایبەتی بزانی ڕۆژی چەند سەعات هەتاوی لەیە، ئایا کە پاکەرەوە بەکارێنی بۆ ماڵ دەستکێش لە دەستەکە، ئایا ئیشەکەی ئیش لە بینا یا لە دەرەوەی زۆربەی وەختەکە ئەندازیارێکە یا لە مرور ئیشەکات لە دەرەوە لەسەر جادە چەند سەعات هەتاو لێە، ئایا دژە خۆر بەکارێنێ؟ زۆر پێویستمان بۆیە کە نەخۆش و شارکەینەوە کاتێکی تەواوی بینی قسەی لەگەڵ ئەو کرێمانەی کە لە ناو سۆشیال میدیا ڕێکلامی بۆ کرێت. جارێک پزیشکێک گوتی مادەیەک بەکارێنن کۆرتیزۆن گەر هەڵات وتی ئەسڵان ئێمە وەکو پزیشکانی پێ زۆر بەدەگمەن ئەم مادەیە بەکارێنین بۆ نەخۆش، مەجبور نەبین و بۆ نەخۆشی نەبێ بە هیچ شێوەیە بەکاری ناین. بەڵام لای عەتارەکان شتێکی پێڵەن حەودەرمانەکە و کۆرتیزۆنێک تیا ئەسڵان مەمنوعە بۆ دەموچاو بەکار بێ. یەکەم دەقە دەموچاوەکە خانەکانە ئاوسێنێ سپیەکاتەوە و سافیەکە، پاش ماوەیەک ئەو پێستە تەنکە بێتەوە، تووشی پەڵا بێ، تووشی زیبکا بێ، مووی دەموچاوی زیاکە، یعنی کۆمەڵێ زەرەرێ بە چەندەها ساڵ چارەسەر چاک نابێتەوە. باشە دکتۆرە بابەتێککە هەیە ئەمە پێویستە بە ڕۆژانەی هاوڵاتیان خۆیان و ینی زۆر پیاوان هەیە بە تایبەتی مام پرسیارەکەم سەر کەمەوە بۆ پیاوانش پێ زۆر گرنگە وەکو خانمان نیە زۆر جا گرنگی پێنیان بووە حەزەکەم دکتۆرە جوان مامات زۆر کەسێ بەوەی کارەکەی و ڕۆژانە بەردەوام لەوانێ پێڵاوەکەی لە پیاابێ وەختێ پێزانێ کۆمەڵێ لە پەنجەکانی تووشی هەستیاری یاخود تووشی ڕقڕوو ئەبێ بێم خۆشە چۆم توانێ مامەڵی لەگەڵا بکات چۆم توانێ خاوێن ڕابگرێت نەکرد قاچیشی جەستە بە هەمووی بەگشتی ینی پاک و خاوێنی تا چەند گرنگی هەیە زۆر کەسەیە کۆمەڵە شوێنی پەڵەیتیا دروستە بێ پشتگوێی نەخات ینی لەوانێسا خانمان لەوانێ ئێوە باشتر بزانن ئەگەر بۆن پەڵێ لە شوێنێکتان دروست بێت پرسیارەکەنەوە پیاڵێ ئەوە لەوانێ بڵێ ئایبیشە باسیکەم چەند پێستەر پێستە بێگومان ئێمە هەمومان مرۆڤین هەمومان بەرەنگاری هەمان زیانە بینەوە لەبەرەوە هیچ جیاوازی نییە بەڕێی من باشە ئەوانە چەند گرنگی ماگامان لێ وەڵی ئەوەش هەر دیسانەکەێتەوە سەر وشارکردنەوەی و کەسە ئەمە ئەرکی ئێمە و ئەرکی سێکتەری تەندروستیە بە هەموو کەناڵەکانی ڕاگەیانەوە کە خەڵک وشارکەینەوە ئەوەی کە تووشی کەڕووی قاچە بێت تا ئێوارە من دەرمانی دژە کەڕووی بەمێ بەحە بکرێم ئەگەر بە وشکیشە ئەو بینی پەنجانەی ڕانەگرێت چاک نابێتەوە ئەو ئەڵێ من 5 جار لە ڕۆژەکە بێ دەستنوێژ بگرم بەڵام قاچیشم وشک ناکەمەوە بابەگیان ئەتوانیت بۆ نمونە تەیەموم بکەیت
ماوەیەک تا چاکە بیتەوە ئەگەر ناشیکەی خێرا دوای دەستنێژەکە قاچ وشکەرەوە خێرا کرێمی لێبە بۆی ئەو تەڕیوشەیە نەمێنێتەوە ئەو کە ڕۆگەشەنەکە ینی ئەوانە بەڕاستی زیاتر ئێمەین کە ئەبێ زۆر سەبر و تەحملمان هەبێ و کاتی تەواوبین بە نەخۆش هەمووی تێبگەینین دواتر جێبەجێی کریا جێبەجێ نەکرد ئیترەوە بەرپرسیارەتی نەخۆشەکە خۆی دەستە خۆش بێ بگومان لەسەر پێچۆمانە پرسیاری زۆرمان هەیە بەڵام ئەم چەند خولەکەی کەماومانە با لەسەر بەشە مردوەکانی تریش قسە بکەین لەسەر قژ بە ئەمجار قسە بکەین دکتۆرە بەڵام قژ باس لەوە کردوتت ئەمیش مردووە یەکێکە لە خانە مردوەکان کە مردووە چۆن بەردەوامە لە درێژ بوونەوە و لەبەرەوەی ئەو بەشەی کە لە ناو پێستی سەرایە کە لە ناو ڕەگەکایە لەوێەوە دەست پێکات لەو کارگەیەوە مۆکە دروست دەکات و وردە وردە ئەینێرێتە سەرەوە بەڵام ئەو بەشەی کە لەسەرەوەی کە پێوترێ هێر شافت ئەوە بەشێکی مردووە بەڵام ئەویش ئەرکی خۆی هەیە پاراستنی سەر پێستی سەر لە گەرما و سەرما لە تەپوتۆز لە پیسبوونی ژینگە لە دووکاڵ و هەروەها ئەو ڕێگانە پەیوەستن بە ڕەگی مۆکان بڵێن پەیوەستن بە ڕێگەکانەوە کە ئیحساسە گەێنن کەواتە قژ یانی تۆ ئەم قژە مردووە بەڵام ئەگەرێکی قژ ڕاکێشێت هەستی پێکەیت و ئازاریشی زۆر زۆرە زۆر ڕاستە لەبەرەوە گەیاندنی ئیحساسیش و هەستیش هەر ئەو قژە بەرپرسەلی دەستەکانە خۆش بێ زۆر سپاس من پرسیارم نەماوە بە هیوای ئەوەی کە هەمومان پرسیارێکماوە لەسەر دکتۆرە هەندێک خانمان هەیە بە خۆشمەوە زۆر کات حەز بەواکەم ئەم جێڵ ئەکستێنشن و ئەم بابەتانە دانم ئەمانە تا چەند کاریگەری خراپیان هەیە لەسەر نینۆک ئەگەر ئەمە مردووە نینۆک مردوو کاتە کاریگەری خراپی نابێ ئەم شتەی کە ئەیکەین و کە باو کە هەمومانوک و خانمانەیکەین بەد ئەگەر هەموو کاتەکەش لە ساڵەکانێکین چەند جارێک لە بۆنەکانە هەرەیکەین جاری وایە مەجالەین هەناسە بە ئیسراحەتکانی نۆکەکانمان بەڵام هەشە ساڵ دوانزەی مانگ ئەم جیاپۆلیشەی پێوەیە جارێک کاتێکە بۆ دائەنێن ئەم کیوتیکەڵە ئەم پێستەی کە هاتووە لەسەر پەنجەکە و هاتووە بۆ سەر نینۆکەکە ئەوە ئەرکێکی زۆر گرنگی هەیە بۆ ئەوەی کە میکرۆب نەچێتە بن نینۆکەکەوە بەڵام هەمووی لایە باچکە لە ڕووی جوانی و جوانترە بەڵام من دایماڵێم تەندروستی لە پێش جوانی تۆ لەگەڵ ئەوای نینۆک دابدرێت اینجا ئەم ئامێرێکەیە ئەوە تشتی سەروە نەوشەیە کە باسی زیانەکانیمان کرد خراپەکەواتە بێگومان خراپە دەست چرچەکات پەڵی قاوەی لەسەرەکات و ئەگەری شێرپەنجەشی هەیە ئەگەر زیادە ڕەوی تیا بکرێ زیادە ڕەوەیەکە چۆنە بۆ نەبووی کە خانمان بۆ نمونە تۆ بۆ 30 سانیە ئەی خەیتە ناو جیهازەکەەوە هەیەڵێ با زیاتر نینۆکەکە ڕقتر بێ با 6 بێ بانەوە بێ یا بۆ نمونە لە ساڵێکا 10 جارێکە هەیە لە ساڵێکا 2 جارێکە ئەمە فەرقە لەبەرەوەی تشکی سەروەنەوشەی کۆ ئەبێتەوە تەسیراتەکانی بە چەند ساڵێک لەوانەیە دوای چەند ساڵێک کاریگەریەکەی دەرکرد دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ڕێنمایی دەستە خۆش بە دکتۆرێکیان زانیاریەکانە هۆشیاریمان هەبێ بەرامبەرەوەی کە جەستەی خۆمان چۆن بپارێزین و بە تایبەتی پێسمان ئەم نینۆکەمان بڕوا بکە تا ئازاری نینۆک نەچێژی نازای چەند ناخۆشەکە پێشان بەشێکی مردووە توابزان بەشێک لە نینۆکیشی لێ بوو بۆ ماوەی پێشێساوە بۆی ئازارەکەی چێشتوەزانی هەڵێ یا لە دڵ ئەوەیە هەمووی ڕەبتی هەیە بە ڕێگەکانەوە کە ئیحساسەگەیەنێ هەستەگەیەنێ بۆیە دەستەکانە خۆش بە دووبارە سپاس بۆ زانیاریەکانت دەست خۆش سەرکۆ هاوین هەوا